بەناوی خۆی گەورە پێشکی بەخێر بن. ساڵانە ئێمە وەکو گروپی دۆستانی کتێب وەکو سنتەری چالاکی لاوان وەکو کۆمەڵێک ڕێکخراوی ترکەی تر بە پێی خواستی خۆیان بەشداریەکەن لەگەڵمانە لەم چالاکیە کە ئەمساڵ گروپی ڕوانگەیە ڕێکخراوی با بڵین دەستگای ڕوانگە ڕێکخراوی نافەیە ڕێکخراوی شنروی کاکەیە گروپی دۆستانی کتێب و کۆمەڵێکی تر ڕێکخرا و گروپ و لایەنن کە بەشداریان کردووە. بە شێوەی ساڵانە ئێمە ئەم پێشەنگایەکەینەوە ساڵی یەکجار بە مەبەستیەوەی ئەو کەسانی کە کتێبخانەیان هەیە یاخود کتێبێکیان هەیە کە خۆیان خوێنویانەتەوە و حەزەکەن کتێبی زیاتر بخوێنەوە و یاخود هەیان بێ لە کتێبخانەکانە بەڵام تر بەهۆی باری داراییەوە بێت یان هەر هۆکارێکی تر کە نەتوان کتێبیان بە ئاسانی دەست بکەوێ ئەتوان بێن لێرە ئەو کتێبانەی کە کۆنا یان حەزیان لێ ئاڵوگۆڕی پێ بکەن ئەیهێن بۆ ئێمە و لێرە بەپێی ئەو کتێبانەی کە لێرە هەیە سێرەکات بەخواستی خۆی کتێبە باتەوە. طبعاً گرنگیەکەشی بۆ ئەوەیە کە ئێمە وەکو گروپی خۆمان دۆستانی کتێب ئامانج و دروشمان ئەوەیە کە خوێندنەوە بکەین بە کەلتور لەنێو کۆمەڵگا و بە تایبەتی لە هەڵەبجەیە چکە پێمان وایە کە ئینسان ئەتوانێت بە خوێندنەوە جیهانبینی فراوانتر ببێ لەبەرەوە ئێمە بە گرنگی ێزانین کە بین ئەو گەنجانەی و کەسانەی کە حەز بە خوێندنەوە ئەکەن بەڵام ناتوان کتێبیان دەستکەوێ بە کڕینی بێت بە بڕەپارەیەک ئەتوان بێن و لێرە کتێبەکانیان دەستکەوێ و بخوێننەوە. زۆر سپاس بۆ ئێوە بە ئەم بیرۆکەی ئاڵوگۆڕی کتێب بیرۆکەیەکی زۆر باشە بەلای منەوە هەروەکو خۆشیان ئاماژیان پێیاکە ئامانجەکەیان ئەوەیە کە هەندێک کەس کە لە ڕێگەی ئەم پێشانگایەوە ئەتوانێت ئەو کتێبی کە ئێوێ دەستیخە کە ناتوانێت وەکوتر خۆی بیکڕێت بەلای منەوە بیرۆکەیەکی زۆر باشە وەکو خۆشم کتێبم هێناوە و ئەو کتێبانەشی کە لێرە بوون کە سێرم کردوون ئەوەندەی کە من تا ئێستا سێرم کردو کتێبی زۆر باشن بەعام ئەتوانێت ئیسفادەی لێ بکرێ و ئەوانەشی کە لە بوارێکی تایبەتی ئەخوێنەوە هەر ئەتوانن ئیسفادەی لێ بکەن و کتێبی خۆیان دەستخەن. سڵاو ڕێزم بۆ ئێوە ڕێکخراوی نافا بۆ پەرپێدانی تواناکانی ژنان لە شاری هەڵەبجەی شەهید بە خۆشحاڵیەوە بەشدار بووین لەم شەشەمین فێستیڤاڵی ئاڵوگۆڕی کتێب لەم باخچە جوانەی سنتەری گەنجان لێرە بە خۆشحاڵیەوە ئێمەش بەشدار بووین تقریبان 100 شتێک کتێبمان هێنا بە خۆشحاڵیەوە ئەندامەکانمان هەموو لێرە بەشدارن ئاڵوگۆڕی کتێبەکان یعنی کتێبێک دوان دائەنەیت و دوان هەڵەگریتەوە ئەمە بۆ ئەوەیە زیاتر کتێب خۆشەویستکەین لە لای خەڵک خوێنەری زیاتر بێ ئێستا بە بۆنەی تەکنەلۆجیا و کاری تەکنەلۆجیا و ئەتوانین بڵین خوێنەر هەموو شتێکی لە بەردەستە بەڵام خۆشتر وایە زیاتر باشتر وایە بۆ هەموو مرۆڤێک لە باتیوی تیشکی ئەو هاندیەوە یاخود تیشکی ئەو کۆمپیوتەرە لە بەردەمی دانیشی ڕووبکەیتەوە کتێبەکان زیاتر چێژ و تامێک ئەیە بە ئەو باسی کە ئەی خوێنیتەوە.